بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە هەرچوویەکن سڵاتوان لێبێ خۆشحاڵم جارێکدی لە پرۆگرامی بۆ هەمووان با ئێوەی هێژا شاد دەمەوە ئەم شەویش لە بازنەی سنووری پارێزگای هەولێر چوار کاندیدی دیکە دەرفەتیان پێدەدەین کە پاڵێوراون بۆ هەڵبژاردننی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان خۆیان بناسێنن هەروەها بەرنامەی کاریان لە نێو پەرلەمانی کوردستان بۆ ئێوەی بینەر و دەنگدەرانی هەرێمی کوردستان ڕوونکەنەوە کەوانیش بە ڕێزان لاتاو بارزان مەلا خالید هەروەها خات و کەلسوم ئەحمەد دکتۆرە بین فەتاح کاکە شوان شێخ ئەحمەد کە لە خولی چوارەمیش ئەندامی پەرلەمانی کوردستانی زۆر بەخێر بێن سەرچاوان هاتن کاکشان بۆ پێی هەم بە تەمەن هەم بە ئەزمون وە گوتم پەرلەمانتاری پێشتر بووی پێم خۆشە لە جەناب دەست پێ بکەم خۆت بناسێنی ژمارەی لیستی پارتەکەت ژمارەی زنجیرەی خۆت کەرم کە من شوان شێخ ئەحمەدم کاندیدی لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 36 لە بازنەی هەولێر. دەستخۆش دکتۆرە بەناوی خۆی گەورە و مهرەبان من دکتۆرە ڤین فەتاح حاجی مام شێخ سوورتی بە شانازیەوە کاندیدم لە لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان بە ژمارە 8 لە سنووری بازنەی هەولێر. کاکەڵاتا و کوڕی پێشمەرگە و میدیاکاری خوارێ خۆش و بارزان مەلا خالید پێم خۆشە زێرتر خۆت بناسێنی کە سپاس دەکەم کاکسێن بەناوی خۆی گەورە و میهرەبان من لاتاو بارزان مەلا خالید کاندیدی ژمارە 55 لەسەر لیستی 190 پارتیمان پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی هەولێر ئینشاءالله بەناوی خۆی گەورە و میهرەبان من مامۆستا کەلسوم ئەحمەد مەحموود کچی شێخ ئەحمەد شۆمانیم کاندیدم لەسەر لیستی 190 پارتی دیموکراتی کوردستان بازنەی هەولێر بە ژمارە 51. ئەستان خۆش دووبارە بەخێر بێنەوە با خاتونەکان بکەینە پێشنگ دکتۆرە باسی بەرنامەی کاری خۆتکە دەتەوێت چ بە دەنگدەران و ئەو نیشتیمانیانی کوردستان بڵێیت کاتێک دەشتە پەرلەمان بەنیازی چی هەکبەت چی تێدا گەرم کە سپاس دەکەم کاکسانی تەبعاان کار و بەرنامەی من لە خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لە چوارچێوەی کار و بەرنامەی پارتی دیموکراتی کوردستان دەبێتن و بەپێی ئەو وێزگانەی کە من کارم تێدا کردووە و خزمەتم هەیە و ئەزمونم تێدا کرا هەڵبەتە لە پاڵەویشدا بەپێی پیشەیی و پسپۆریەتم لەو وێزگانە خزمەت بە هاونیشتمانیان و بە دەنگدەرانم دەکەم ئینشاءالله ئەوەی من ئەزمونم هەیە ئەویش بریتە لە ئەزمونم وەک پەرستارێک لە وێزگەکانی دامەزراوە تەندروستیەکاندا و هەروەها وەکو مامۆستایەک نزیکەی 15 ساڵ ئەزمونم هەیە لە پێگەیاندنی ڕۆڵەی نیشتیماندا لە زانکۆ و پەیمانگا جیاجیاکاندا لە پارێزگای هەولێر و هەروەها وەکو پەروەردکارێک و وەکو هەروەها لە کاروباری کۆمەڵایەتیش دڵنیای نەکدەرانم دڵنیا دەکەمەوە کە درێژە پێدر دەبم لە جێبەجێکردن و لە خزمەتکردنی ئەو کاروبەرنامانەی کە لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان نەهاتۆتە جێبەجێکردن جا چ بە هۆکاری سروشتی بووە یان بە هۆکاری دەستکرد و خۆتان دەزانن کوردستان جۆپۆلۆتیکی و هەڵکەوتەی کوردستان لە شوێنێکدایە کە تەسیراتی دەوروبەر و ناوەوەی ناحەزانمان وای کردووە کە ئێمە نەتوانین کاروبەرنامەکانی خولی پێنجەم بهێنە جێبەجێکردن جا ئەو سروشتیەکان وەکو هاتنی کۆڤید-19 کۆڕۆنا بوو و هەروەها دابەزینی نرخی نەوت کەمە تەسیرێکی تەواوی کرد لە سەرتاسەری جیهان و بە تایبەتی لە کوردستاندا چونکە کوردستان وەکو باسمان کرد هەڵکەوتەکەی بەو شێوەیە کە ناتوانندرێ بە ئاسانی ئەو مەبەستە و ئامانجەت هەیە بیپێچی و ئەو هۆکارانەی کە وەکو هۆکاری دروستکردن خۆمان دەزانین لە ناوە دەرەوە بووە ڕێگرێک لەوەی کە سەرۆکی حکوومەت بەڕێز مەسرور بارزانی ئەو کاروبەرنامانەی کە دایناوە بەپێی ئەو ئامانجێک کە ئێمە چاوەڕێمان دەکرێت ئینشاءالله لە خولی شەشەمدا دەتوانین تەواوکەری ئەو کاروبەرنامە بین و بە کاروبەرنامەی زیادەوەش و ئێمە حازرین لەوەی کە ئەزانین داهاتوو سەختترە بەڵام پێیان دەڵێن ئێمە بەهێزترین بۆ داهات گەشت گەلسومخان جەناوت باس دەکەم بەڕێزی من مامۆستام لە بواری پەروەردە کارم کردووە 34 ساڵ خزمەتم هەیە
ئامانجی من ئەوەیە خزمەت بە گەل و نیشتیمان بکەم چەندین جیلمان پێگەیاند و پەروەردەمان کرد خۆمان بە خزمەتکاری میلەتی خۆمان دەزانین دەمانەوێت درێژە بە کار و چالاکیەکانی خۆمان بدەین ئەگەر لە پەرلەمان بچینە خولی پەرلەمان ئیشاڵڵا دەرفەت بتوانین هەندێک لە یاساکانی پەروەردە هەموار بکەینەوە ئەوانەیە کە نەکراوە جێبەجێ بکرێ لەبەر هەر بارودۆخێک و هەر کارێکی سیاسی بێ یان دەستی دەرەکی کە خولی پێشتر نەیتوانی جێبەجێ بکە ئێمە درێژە پێدەربین بە کار و چالاکیەکان و بتوانین لە سایەی سەری حکوومەتی هەرێمی کوردستان بتوانین کار و چالاکیەکانمان درێژە پێ بدەین و سەرکەوتن بەدەست بینین و بەڵێنیش بە خەڵکی خۆمان دەدەین کە هیچ کاتێک ئەمە درێغی ناکەین لە هەوڵ و توانەکانی خۆمان بەردەوام دەبین ناتوانن شکستمان پێبینن دژمنان ئیشاڵڵا پلانجێران هەمووی لە گۆڕ دەنین ئەوانەی کە دەیانەوەی قوارەی سیاسی هەرێمی کوردستان شکست پێبینن ئێمە زۆر لەوە گەورەترین ئیشاڵڵا درێژە پێدەر دەبین لە خەبات و چاڵاکیەکانمان خۆش کاکەڵاتەوە زۆر سپاس کاکسیان تەبیعیە من بەر لە هەموو شتێک کادیرێکی حەزبم و لە خزمەتی و حەزبەدام بۆیە بە شانازیە لەو خۆناغا کە پارتیمان پارتی دیموکراتی کوردستان ئێمەی کاندید کردو بۆی نوێنەراتی و حەزب بکەین بە گیانێکی پارتیانە و گیانەی نیشتمانیانە و کوردستانیانە بەڕاستی لە خزمەتی و حەزبەدا دەگەین بۆیە بەنامەی کاری من پێشەمە شتێک بەنامەی کاری فراکسیۆناکەمان بەرنامەی کاری ئەو خەتە عامەیە کە پارتیمان پارتی دیموکراتی کوردستان و حزبێکی نیشتیمانی نەتەوەی جەماوەری لەسەری دەڕوا بێگومان هەموو کار و پرۆگرام و بەنامەکانی پارتی لە خزمەتی هاوڵاتیانی نیشتیماندایە بۆیە بە شێوەیەکی گشتی ئەم لە خزمەتی و پارتەدام و هەموو توانەکانم دەخەمە گەڕ بۆ ئەوەی بەنامەی کاری پارتیمان لە پەرلەمانی کوردستاندا سەر بخەین کاری جدی پەرلەمانی بەڕاستی ناو لیژنەکاندایە لە کۆی ئەو پازە لیژنە هەمیشەیەکە ناو پەرلەمانی کوردستاندا هەیە بە دڵنیاییەوە بە جێرەی توانا و کەفاەتەکانی خۆمان بە جێرەی حەز و خواستەکانی خۆمان دەتوانین لە لیژنەیەکیان دوو لیژنە کار بکەین لەوێدا کۆچکارێکی سەرسەختی پرۆژەکانی پارتیمان بین کە لە خولی ڕابردوودا 250 پرۆژه یاسای پێشکەش کردووە لە کۆی 250 پرۆژه یاسا کە پارتیمان پێشکەش کردووە بە شانازی زۆرترینیان پەسەند کراوە تەنها سێ دانەی ڕەت کراوەتەوە پێم وایە 13 دانەشی هێشتا لە قەیدی بابڵین بواری یاسایی هەموارکردنەوەدایە بۆیە بەشێک لە بەرنامەی کارمان ئەوە دەبێت ئیش دەسە ئەو بەرنامانە بکەین کە لە ڕابردوودا هێشتان لە بواری یاسایی و جێبەجێ نەکراوە ئیشی زیاتری لەسەر بکەین بە دڵنیایەوە پارتی وەک حزبێکی نوێگەر بەنامەی نوێشی دەوی پرۆژەی نوێشی دەبی بۆ خزمەتکردنی کوردستان ئێمەش دڵنیایی دەدەینە هاوڵاتیانی خۆمان لە کوردستانی عێراقدا و دەنگدەرانمان و ئەو هەواڵانێک کە متمانەمان پێ دەکەن کە بتوانین جوانترین ڕووی پارتی پیشاندەین و جوانترین شەڕی پارتیمانە ناو ئەو لێژنانەدا بکەین بۆ ئەوی بەرنامەکانی پارتیمان سەر بخەین خۆش کاکشوان دروشمی پارتی دیموکراتی کوردستان دەڵێت ئارامی ئاوەدانی پێشکەوتنی زێدەتر خۆراگری ئەم دروشمانە چی دەگەێنێت لە چێوە هاتووە بەڵێ ئەو دروشمێک کە پارتی دیموکراتی کوردستان هەڵی گرتیە لە ئارامی و ئاوەدانی پێکەوەی و خۆراگری لە هەموو دنیادا وا باوە کە هەر کاتێک لە هەر وڵاتێک کە ئارامی ڕووی تێکردن ئەوە توانجایە دەستی ئاوەدانکردنەوە و کاری خزمەتگوزاری پێشکەش بە خەڵکی هەرێمەکە خود شارەکان بکرێت ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان ئەو بەرنامەی کێدایناوە لەسەر ئەساسەیە کە ڕۆژانەش لەسەر ڕای هەموو کۆسپتەگەرەکان کاتۆتە پێشەوە بەڵام لەو کاری ئاوەدانکردنەوە بەرەو پێشبنی هەرێمی کوردستان سری نەکەوتەوە هەنگاوی باشی بۆ هاوشتە سەر ڕای قەیرانەکانی کە بەسەریشدا هاتووەتەوە و دەربارەی ئاوەدانی وەکو باسم کرد ئاوەدانیش لەوەیە کە کوردستان کاتی خۆشی لەلایەن ڕژێمەکانەوە دیتمان بە شێوەیەک بووە وەکو زۆربەی شوێنەکان لە دێهاتەکانەوە خاورکردنی دێهاتەکان توانرا ینی بەڵێ کە دەستی ئاواداکردنەوە گەیشتە سەر تاسەری کوردستان دیتمان ئەوەی کە چەند ساڵێک بە ئێستا مقارنە بکە لەگەر ئێستاکە گۆڕانکاری زۆر گەورە لە ئاوادانکردنەوە لە هەرێمی کوردستان بەدی دەکرێت و بەرچاوی هەموو خەڵکی کوردستانەوە جێگای شانازیشە کە خەڵکێک دێتن ئەو گۆڕانکاری نەوعیە کە هاتوتە ئارەوە ئەو بەرهەم و خۆراگری خەڵکی کوردستانە لە ئاواداکردنەوەی شار و شارۆچکانی کوردستان و پێکەوەی یەک لە هەرە ناسنامە جوانەکان و جێگای شانازی هەرێمی کوردستانە کە لە دەرەوەش کە زۆربەی خەڵکانی دەرەوەی وڵات کە دێنێرکوانە یاخود ئەو قونسولیات ناوەندە باڵاکانی ئاینی لە جیهان فاتیکانە شانشینی عەرەبی سعودیە ئەوان ئاماژیان پێدا کە هاتوونەتە کوردستان ئەوە جێگای شانازی بۆ ئێمە
کە لە هەرێمی کوردستان شوێنی پێکەوە ژیانی هەموو پێکاتەکانی ئاین و نەتەوەیە و ئەگەر تەمەشای چەند ساڵی ڕابردوو بکەی لەسەر تا سەریە عێراقیش بەهۆی ئەو وەزعی کاتە ئارەوە هەر هەمویان وڵاتیان جێهێشت تەنها تاکە شوێن ئەگەوی نەچتە دەرەوە هەرێمی کوردستانی بە شوێنی داڵەدانی خۆی زانیوە کە هاتووە تێدا ئێستا بەیەکەوە وەکو بە برایەتی بە تەبایی بەیەکەوی ژیان لێرە دەگوزێرن ئەوەش جێگای شانازیە بۆ ئێمە کە بەرامبەر بە دنیا ئیسپاتمان کردیا کامە چەندە میلەتێکی زوڵم لێکراوین بەڵام هەست بە مەزلومێتی هەم خەڵکانە دەکەین لەگەڵەوەی دانەکە بەیەکەوە بژین و بەیەکەوە هاوبەش بین لەو هەرێمەیدا دەستخۆش بە خۆراگریش و بە نسبەت خۆراگریش بەڕاستی سەرڕای ئەو هەموو قەیرانانێک کە بەسەر هەرێمی کوردستان داهاتیە و پارتی دیموکراتی کوردستان دەورێکی سەرشی تیە و بە هیچ شێوێک چۆچی دانەدایە بۆ هەموو قەیرانەکان کە بەسەری داتۆ خۆراگرانە توانێتی ڕۆلی خۆی بینی و کارنی نوێمش ئەو کابینەیە بۆ کە زۆر خەڵکانێک هەبوو هەوڵی شکست پێهێنانیان کرد بەڵام هەم بە سەرۆکەی و هەموو کابینەکە سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان و کابینەکەی توانی خۆراگرانە لە هەموو قەیرانەکان هەنگاوی باش باوێ و بتوانی تا حەدەک لە پەیامەکەت گەیشت پرسیارێک دێتە پێشەوە وەڕێی هەر چواری بەڕێستانی دەکەمەوە کە بوونە پەرلەمانتار کە چوونە ناو پەرلەمان ئایا تەنها لە بەرژەوەندی حیزبەکەتان کار دەکەن یان ئەوە تا دەتانەوێت لە بەرژەوەندی سەر تا سەری خەڵکی هەرێمی کوردستان بۆ نمونە ئێوە بە دەنجی دەنگدەرانی پارتی دەچنە پەرلەمان بەیانی دەنگدەری لایەنێکی دیکەی سیاسی بێ داواکارێکی هەبێ لێتان وەڵامت چ دەبێ بەدڵنیاوە لە بۆ جوابی پرسیارەکەی جناب دەگەڕێمە ناو پەیڕەوی ناخۆی پارتیمان بەڕاستی من بەڵێ بۆکەوەی پارتی خۆی ناسوانەوە پارتی حزبێکی نیشتیمانی جەماوەریە بڕوای تەواوی بە مافەکانی دیموکراسی و بە پێکەوە ژیانی ئاینی کۆمەڵایەتی کللتوری سیاسی هەیە و کار دەکا بۆ پێکەوەی کە یەکێک لە دروشمە هەرە زەقەکانی پارتیمانەوە ڕاستی پێکەوەی بۆیە بەدڵنیایی هەموو هاو نیشتیمانیانی کوردستان هەموو هاوڵاتیان پارتی تەبەنی دەکا و بەی خۆی دەزانێ بەدڵنیاییەوە پارتیەکان دەنگمان پێدەدەن لەوانەیە خەڵکی تریش هەبێ دەنگمان پێ بدا بەڵام بەدڵنیاییەوە کاری پەرلەمانی ئەوە نیە بەتەنیا بۆ پارتیەکان بکەین بەڵێن دەدەین نوێنەری هەموو خەڵکی بەدڵنیاییەوە بێگومان نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان دەکەین هەر ئازیزێک لە هەر پێکاتێش دەتەوەی لە هەر حزبێک لە هەر ئاینێک بێ ئێمە لە خزمەتی دادەبین و چونکە پارتی بەڕاستی خۆی حزبێکی فرەڕەهەندە هەموو ئەوانە لە خۆ دەگرێت کە باسمان کرد بەڕاستکەسوخان جەنابەت دەکەم بەدڵنیاییەوە ئەمە بەڵێن دەدەینە هەموو تەواوی خەڵکی کوردستان کە بە یەک چاو و بە یەک دڵ و بە یەک ڕۆحیەت لەگەڵیان دەبین فەرق ناکەین لە بینی حزبێک و حزبی خۆمان چونکە ئەمە لە مەدرسەی پارتی گەورە بووین مەدرسەی بارزانی وای فێرکردینە هیچ وەختێک فەرق و جیاوازی نەکەین لە بینی چینەکانی کوردستان هەمویان بۆمە وەکو خوشک و براوانە بە شانازیەوە ئێمە ئەو کاتە دڵخۆش دەبین کە تەواوی خەڵکی کوردستان ئیشی هەبێ و ئێمە ئیشەکانیان ڕاهی بکەین بە دڵنیاییەوە بەڵێنیان پێدەدەین نوێنەری ئەوانیش دەبین ئی هەموو تاچێکی کورد لە کۆمەڵگەی کوردستان دەستخۆش دکتۆرە وڵا کاکساهین طبعاً تایبەت بە پرسیارەکەی جەنابێت ئێمە بە حکمەوەی کادری حزبێکین پەروەردەکراوی ڕێبازێکی پیرۆزی بارزانینە نە لەوەی کە دەچینە پەرلەمان بە ئێستاکەوەش ئێمە وا پەروەردەکراوین کە تەمەشای هیچ باگراوندی ئەو کەسە نەکەین کە دێتن لە بۆ ئەوەی کە ئیشێکی پێمان بازار وەکو هاو نیشتیمانێکی ئەم هەرێمە ئێمە وەک هاو نیشتیمان وەکو هاوڵاتیەک سەیری دەکەین بەڵێنیان پێ دەدەین ئەگە دەنگمان پێ بدەن ئەوە هەر عزیزن ئەگەر دەنجیشمان پێ نەدەن هیوادارم هەر دەنگمان پێ بدەن بەڵێنەکانی مەژ وەکو جەنابی سەرۆکی حکوومەت باز دەکاتن دەڵێ بەڵێن دەبێ کردار بێ هزار وشە نابتە بە کردارێک ئێمە کردارانە بۆیان دەسەلمێنین کە ئێمە دروشمی پێکەوەی کە چەمکێکە لە چەمکەکانی پێناسەی پارتیمان دەبێ هەر بەو شێوەش بمێنێنەوە لە خزمەتکردن داکەشوان مەڵێ دەنگدەری پارتێکی دیکەی سیاسی بەیانی دێتە پەرلەمان ئەتۆ دەبینێ پەرلەمانتاری پارتی ئیشێکی پێ دەکەی بۆ جێبەجێ دەکەی پارتی دیموکراتی کوردستان زۆر لەوەی گەورەترە کە وەکو حزبێکی سیاسی لەبەروی خەڵکی کوردستان لە دەرەوەی باڵین کاری حزبی تەمەشا دەکەین زۆربەی دەنگدەرانی پارتی ئەو کەسانە زیاترن کە لە ڕێزەکانی پارتی دیموکراتی کوردستان خەبات دەکەن بۆیە پارتی دیموکراتی کوردستان هەردەم وەکو چەتێک وا بووە بۆ هەموو ئەو کەسە ئەو هەموو هاوڵاتیە بەڕێزانەی کە لە هەرێمی کوردستاندا دەژین هەوڵ و بەرنامەکانی ئەوەیە لە پێناو خۆشگوزەرانی بۆ سەر تاسەری کوردستان بوو تاک بە تاشی کوردستان کەەوەش لە بەرنامەکانی پارتی دیموکراتی کوردستانە ئەوە جێگای شانازیشە
کە خەڵک ئەو سیقە و متوانەشی پێ هەیە بۆیە هەردەم دەنجی پارتی لە دەنجی تەنزیماتەکانی خۆی زۆر زیاترە. کاکەڵاتاو پارتی دیموکراتی کوردستان کە ئێستا ئەوەی کاندید کردووە لێت دەپرسم لە ئاستیەوەیە کە قواری هەرێمی کوردستان بپارێزت بە تەواوەتی لەبەرەوەی ئێستا هەندێک لایانی سیاسی هەیە دروشمەکانیان دەبینین ڕایان دەگرین دەڕوخێنین وا دەکەین ئایا حزبەکەی جەنابتان لە ئاستی ئەوەیە بتوانێت ئەو هەرێمە لەسەر پێی خۆی بێڵێتەوە ینی کاکسەیە بە دڵنیاییەوە وەڵامەکە زۆر وازح ینی پارتی ئەو حزبەیە کە خاوەنی قەزێکەیە خاوەنی نیشتیمانەکەیە هەموو ئەو دروشمانێکە جەنابەت باس کرد کە من نامێ باسییان لێ بکەن قوارەیەکن خەڵکێکن خۆیان بە ساحێبی وڵاتەکە نەزان بەڕاستی پارتی خاوەنی قەزێکەیە پارتی خاوەنی نیشتیمانەکەیە پارتی تاکە حزبەکە ئیرادەکەی کە ویستی کە خواستی کە پەیڕەوی ئیشکردنی لە پێناو خزمەتکردنی ئەو نیشتمانی و هاوڵاتیانی کوردستانە بە دڵنیاییەوە ئێستاش مانەوە و بەقا و با بڵێن بەردەوامی کیانەکەمان بەشێکی گەورەی وابستەیە بەمانەوەی پارتی دیموکراتی کوردستان بۆیە پارتی دیموکراتی کوردستان بە دڵنیاییەوە ئەو هێزەیە ئەو حزبە سیاسیە کە دڵنیاییژەدا بە هەموو خەڵکی کوردستان کە پارێزەر و داکۆچکاری سەرسەختی ئەو کیانەمان دەبێت کە لە ڕێ ئەو پەرلەمانی کوردستانەوە شەرعەتی وەرگرتووە بە دڵنیاییەوە بڵێ دەستخۆش کەسوخان ئەتۆ خۆت کاندید کرد پێشنیاز کرد بۆ پارتی یان حزب کاندیدی کردی حزب پێشنیاری کردم و منیش لە جێی متمانەی حزبەکەم دەبم ئیشاڵڵا ئەو ئەرکەی لەسەرمە پێم دەستپێردە ئیشاڵا جێبەجێ دەکەم بە دڵێکی فراوانەوە هەوڵ دەدەم کە دەنگدەر لێمان ڕازی بێ و دەنگدەری خۆمان بێ ئومێد نەکەیت چ بەڵێنی دیکە هەیە بۆ دەنگدەرانی خۆت بەڵێن دەدەم هەردەم لە خزمەت خەڵکی کوردستان دابم بەڵێنی نادروستیان پێ نادەین کە نەتوانین جێبەجێکەین بەڵێنی ئەویان پێ دەدەین هەر کاتێک پێویستیان بە ئێمە بوو بتوانین هەتا ئەو کاتێک دەتوانین یارمەتیان بدەین ئێمە لەگەڵیان بین و هەوڵیان بۆ بدەین و کار و خزمەتیان پێشکەش بکەین بە شانازیشەوە ئێمە خزمەتکاری میلەتی خۆمانین حەز لێ لە بواری پەروەردە چی دیکە زێدەتر بکەی بۆ پەروەردەی ئەم نیشتیمانە بەخوای لە بواری پەروەردەوە بە دڵنیاییەوە هەر کاتێ هەر میلەتێک بێوێ سەر بکەوێ دەبێت سەرەتا لە فێرکردن و پەروەردە دەست پێ بکە ئەگەر پەروەردە و فێرکردن پێشکەوت ئەوە بە دڵنیاییەوە جیلێک پەروەردە دەبێت کە متمانەی پێ بکرێت جی ئەمە دەمانەوێت لە داهاتوودا جیلێک پەروەردە بکەین کە ئینتیمای نیشتیمانەکەی بۆ بگەڕێنینەوە ئێستا زۆربەی گەنجەکانمان هەوڵ دەدەن دەڕۆن لۆ هەندەران ئەوەش پاڵنەرێکی هەیە لێرە کە دەستی دەرەچیە و وای لێ دەکات کە قوارەی هەرێمی کوردستان هەڵوەشێنیتەوە بە دڵنیاییەوەمە هەموو توانای خۆمان دەخینە گەڕ بۆی ئەو گەنجانەمان بگەڕێنینەوە سەرڕێی ڕاست و بگەڕێنەوە ئینتیمای نیشتیمانی و شانازی بە سەروەریەکانی کوردستان بکەن شانازی بەو خەبات و تێکۆشان و ئەو قوربانیانە بکەن کە باب و باپیرانماندایان خوێنیان لە پێناو بەخت کرد شەهیدانمان کە چوونە ڕێگای ڕزگاری ئەوانیان لە فکر و هزریاندا بچەسپێنین لەوەی بتوانن ئەوانیش نیشتیمان پەروەرێک و دڵسۆزێکی باشیان لێ پەروەردە بکرێت و بەڵێنەکانتم بەدڵە سپاس بەڵێنەکانتم زۆر بەدڵە وەکو شخصی هەوڵ دەدەم بە هەموو توانێت سپاس کاکە شوان جەنابەت پێشووتر ئەندامی پەرلەمانی کوردستان بووی دەمەوێت لێت بپرسم هیچ پرۆژەیەک ماوە بکرێتە یاسا لە خزمەتی گشتی کە پێشووتر نەکراوە ئێستا لە هەکبەی ئێوەدا بێ چونکە تۆ ئەزمونت هەیە لەناو پەرلەمان بووی زۆرجار لە کاتە ناخۆشەکانیش گەیشتۆتە قسەی تۆن پەرامبەر یەکتری لەبەرەوەی ئۆپۆزیسیۆن هەبووە لە پەرلەمان کەرەمکە بەڵێ گرنگترین شت ئەوەیە بەلای منەوە هەوڵ بدەین لە پێناو هێنانەکایی دەستوری هەرێمی کوردستان کە کاتی خۆشی ئیشێکی زۆری دەسەکە ینی پێتان باشە یەکەم هەنگاو کە بۆی دێنێن دەستوری هەرێمی کوردستان لە ئەولەویاتی کارەکان دەبیتن و ئەوەی تریش کۆمەڵک لە خولی پێنجەمیش چەند یاسایەک دەرچێنرا بەڵام بەهۆی ئەوەی کە لە ڕێگای دادگای لە ڕێگای بڕیارەکان دادگەی ئێتیحادی هەڵوەشێنرانەوە پێویست بۆ دەکات کە یاسای چاچیش بوون پێویست بۆی دەکات کە ئەوانە لە ئەولەویاتی کارەکان دابن بۆ ئەوی بتوانێت لە ڕێگای هەم پرۆژە یاسا یان پێشنیاز یاسا دەربچێنرێن کە لە خزمەتی لە پێناو خزمەت و خەڵکی کوردستان دابێت دەستخۆش دکتۆرە وتە شارەزای لە بواری تەندروستی لە بواری تەندروستی چی لە بەدایە بۆ ئەم نیشتیمانە چه پرۆژەیەکت هەیە چی کەم و کوڕی هەیە لەبەر چاوت بێ تۆ حەزت لێە کە چیتە پەرلەمان
بیخەیتە سەرمێزی پەرلەمانتاران گفتوگۆی لەبارەوە بکەن. سپاس دەکەم کاسان وەڵا بەنسبەت پرۆژەی من لە تەندروستیم سپاسی حکوومەتی کابینەی نوێم دەکەم کە چەندە پەرجۆی خۆڵخاند لە ماوەی حکومڕانیەکەیدا دانانی بەردی بناغی نەخۆشخانی شێر پەنجە بڵێ پەرجۆی زۆر خۆڵقان بەڕاستی بەڵام یەکێک لە چەمکەکانی کە زۆر زۆر گرینگە ئێمە مانان ئینشاءله کە توینە پەرلەمان ئیشی لەسەر بکەین کاری لەسەر بکەین ئەویش ناساندنی چەمچی تەندروستی بە مانای خۆیدا ئێمە خستەخانەمان هەیە نەخۆشخانەمان هەیە بەڵام تا ئێستا نەگەیشتێنێتە ئەو مەرحەلەیە کە بڵێن ئێمە تەندروستیمان هەیە لەبەرەوەی چەمچی تەندروستی جیاوازە ئێمە تەرکیز لەسەر نەخۆش و چارەسەری نەخۆش دەکەین بەڵام تەرکیز لەسەوەی ناکەین نەهێلی نەخۆش بکەوین بۆ ئێوە زۆر زۆر گرینگە کار لەسەر چەمچی تەندروستی بکرێ و ئەمانش بە چەند ڕێگایەک دەکرێتن یەک لەوانە ئەوەیە کە ئێمە بۆ هەموو هاوڵاتیانی کوردستانیان لەڕێی هۆشیاریەوە لەڕێی بە هۆشیاریەوە هۆشیاری تەندروستی لە بۆچینەکانی ناو کۆمەلگا و هەروەها لە ڕێگای دابینکردنی بیمەی تەندروستی کەوی ژێکێکە لە کارە هەرە گرنگەکان کە دەتوانین کاری لەسەر بکەین لە خولی شەشەمی پەرلەمانی ئینشاءالله بەڵام ئەم بیمە تەندروستی وابزانام لە خولی پێنجەمیژەوەی من ئاشنابم لە کارەکانیان ئەوە بوو کە دەستیان پێکرد بەڵام لەبەر ئەوەی بیمەی تەندروستی پێویستی بە سیستەمێکی بانکینگە و هاتنە ناوەوەی هەژماری من بۆیە دەبێت زیاتر کاری لەسەر بکرێت کار لەسەر ئەوە دەکەیت بەڵێ کار لەسەرەوە و هەروەها بگورە کاکزان نەخۆشیش بکرێتە سنتەر نەخۆش بکرێتە سنتەر ناو سیستەمی تەندروستی بۆی چیت کە نەخۆشەکانمان لەسەر تیڤەکان بە شێوێکی وا ئەوانەی کەم دەرامەت و هەژارن و لەسەر تیڤەکان پیشانی خەڵک نەدرێتن خۆش کاکەلاتاو زۆر جار لە شوێنی گشتی لە ناو خەڵکی سادە و ساکار باز لەوە دەکرێت ئەوانێک کە دەچنە پەرلەمان بۆ موچە زۆرەکەیە بۆ ئەوەیە بەرژەوەندی کەسێتی باش دەبێت لە مەسەحەتی ئەوگایە تۆ چ بەڵێنێک دەدەی لەسەرەوە لە وەڵامی و پرسیارە کاکسێن تەمانە من جەناب بیدادی شارفێدا کوڕی بارزانی مەلاخایلم بارزانی مەلاخایت خۆی کەسایەتیشی دیاری ناو پارتی و کوردستانە بەڕاستی بە سادەیەکی و بە تەواضع و بە ژیانە سادەیەکی ناسرەوە ئێمەش بەدڵنیاییەوە پەروەردەی و خانەوادەی پەروەردەی ڕێبازێکین کە بەڕاستی جگە لە تمۆحی خزمەتکردن بە هاوڵاتیان و هاو نیشتیمانیانمان هیچ تمۆحێکی مادی ئۆتۆمانیە بەدڵنیاییەوە بەرامبەر ئەو ئیشێدەکەی موچەیەکت دەبێ شتێکت دەبێ ئەو بەرامبەر و ئیشێ حەقەیەکەوەری دەگری بەڵام تمۆحی سەرشیمانەوە نیە تمۆحمان بەتەنیا خزمەتکردنە بە هاوڵاتیان و هاو نیشتیمانیانی کوردستان لە ڕێگەی ئەو پرۆژانەی کە هەمانە لە ناو بەرنامەی تاری پارتی دیموکراتی کوردستان سوخان هەوڵ دەدەی موچەی پەرلەمانتاران کەمترکەیتەوە واللهی ئەوە موچەی پەرلەمانتاران کاری بۆ دەکەین لەبەر ئەوەی قسە زۆر دەکرێت دەرێن ئەوانەی کە دەستنە پەرلەمان لەبەر زۆری موچەکەیە ئێمە موچە بەلامانەوە گرنگ نییە 34 ساڵە خزمەت دەکەم لە بواری پەروەردە ئەو خەڵکەش شاهدیمان لۆ دەدەن کە موچە نەبووە کەمی موچە بووە موچە دوا کەوتیە ئەمە هەر بەردەوام بووینە لە کاری خۆمان بەبێ موچەش درێژەمان پێدا و هەر درێژەش پێ دەدەین موچە لە لای ئێمە زۆر گرنگ کاکشان زۆر باز لە موچەی خانەنشینی پەرلەمانتاریش دەکرێت چی لە هەگوێ بۆەوە موچەی خانەنشینی پەرلەمانتاریان زۆرە لەم دوایاندا بە یاسایەک با بڵێن تهدید کرا سەقفەکەی کەوەی کە خزمەتێکی یەکجار زۆری هەیە لەگەڵ شەهادە و کۆمەڵێکی تر لە 4 ملیۆن و 100,000 دینار کەس زیاتر وەرناگریتن تیایدا هەیە ئەوانی کە تەمەنیشان لەو ڕادەیە نیە لە خوار 2 ملیۆن دینار تەقاعودیان بۆ دەرچووە دکتۆرە با دوهامی پرسیارم لە جەنابەت بێت لەمە دوا کار دەکەن بۆەوەی کە لایەنی سیاسی دیکە نەتوانن مزایدەتان بەسەرەوە بکەن ئەوها کار بۆ هاونیشتمانیان دەکەن کە لایەنی سیاسی دیکە نەتوان مزایدەی سیاستان بەسەرەوە بکەن وڵی کاکسیان ئەمە بە خۆ دەزانی کوردستان هەر هەڵکەوتەی کوردستان لە شوێنێکە لە دەرەوە لە ناوەوە ئەوان هەر بەردەوام دەبن بەڵام بەهێزی و خۆراگیری ئێمە لە خزمەتکردن ئێمە کاروانی ئاوادانیمان بەردەوام دەبێتن دەستخۆش سپاس بۆ ئامادەبوونتان لە پرۆگرامی بۆ هەمووان بە هیوای سەرکەوتن سپاس بۆ بینەرانی قەدرگرانی کوردستان 24 کە تاوەکو ئێستا لەگەڵمان بوون هەمیشە باشە.